بەس بۆ نەخۆشی بەحسەکەین وەکو باڵاقەتە و کرم و مڕوو ئەوشان ناوزنیا وەکو خۆراک بەس لە کاتی کورەیە هەویلە هەیە هەویلە نین و تەواو بەس بۆ خواردنی خۆی لە کاتی کوریا مانگی 5 لە وڵاتە حەوکارێت بکەن زیاترەکە بەڵگەش هەچی بێ بە خۆمان ئەیکردین ڕاستی هەر شتێکمان پێویستە بە خۆمان ئەیکردین جاران پێش ئەم بینە بۆ ئەم وەزی ئێستا باش بوو هەرچی بۆ زەرعەکان بۆ هەنگاوانان حەوکاریان ئەکرد ئێستا بە بۆنەی بەرزەکە و خۆزانی زلوفەکە وای دیاشوەتی هەموو شتێک بۆ بە پارە بەڕاستی. فستیڤاڵی هەنگوین ئەم ساڵ لەژێر نانوشانی هەنگوینی کوردستان باشترینە ئەنجامە درێ. ئەم فستیڤاڵە بۆ هەنگەوانەی کە لە سنووری ناوچەی سلێمانین بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ. ناوچەکانیش وەکو ناوچەی پێنجوێن و هەڵەبجە و شارباژێر و ماوەت و پشدەر و سەنگەسەر و شارەزور و دەڤەری ڕاپەڕین و خۆشناوەتی. ئەمە زیاتر ئامانجمان لەم پێشەنگایانە ئەوەیە کە بتوانن ئەو کەسانەی کە خۆیان بەرهێنەرن یعنی بە خێوکەری هەنگن بەرهەمی هەنگیان هەیە و بەرەمێویان هەیە یان پورەی هەنگ ئینتاجەکەن ئەوانە داهاتەکان ببێ بە داهاتێک بۆیان لە ناوخۆیە ئەم هەنگوینە هەیەە یاخود ئەو بەرهەمانێتتر کە هەیەە ئەی هەنگ لە ناوخۆیە ساقی بکەنەوە. ئامانجێکی ترمان ئەوەیە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لە ڕاستەوخۆ لە دەستی بەرهەمهێنەرەوە ئەم هەنگوینە یاخۆ بەرهەمەی تر ئەی هەنگ کە هەمانە وەری بگرن یعنی دەستی دوو نەکات دەساودەست نەکات بۆی دڵنیابن لە سەرچاوی ئەو هەنگوینە لە چی شوێنێک بەرەم هاتووە کەسەکە شێ خۆی جۆرەکانی هەنگوینە کە باسی جۆری هەنگوینەکەین ئەتوانین بیکەین بە 3 جۆر هەنگوینەیە هەنگوینی شاخ کوێستانەکان هەنگوینی دەشت و هەنگوینی شەکر. ئێمە لێرە هەنگوینی شاخ و هەنگوینی دەژێ کە هەمیان جۆرەکان باشە بەڵام هەنگوینی شەکر لێرە نییە ئەوەی کە لە دەرەوەی بنیاخ و لە بازاڕە لە زۆر شوێنێ بن بە شەکر بەرەم هاتووە. ئێمە ئەمە زیاتر بۆ ئەوەیە کە خەڵک ئەم هەنگوینە بەکار بێنێ لە ڕووی تەندروستیەوە سوودی لێ ببینێ.